ئەمڕۆ لێرە دیێنەی پرۆفایلەکانیان لێوەرەگیرێت و مەلەفەکانیان ڕێک ئەخرێت و ئاڕاستەی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێم و وەزارەتی خارجی و وەزارەتی دەرەوەی یۆناان و لایەنە پەیوەندیدارەکان بە تێک ڕاکرێ بە مەبەستی دیاریکردنی چارەنووسی و بێسەر و شۆنبوانە. دیارە بەداخەوە لە کۆتایی ساڵی ڕابردوو لە دوو ڕووداوی جیاجیا کە دوو ڕۆژیان بین بووە ڕێژەیەکی بەرچاو لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و عێراق بەداخەوە بوون بە قوربانی و بێسەر و شوێن بوون و لەوێ تەرم هەیە لە ڕووداوی 23 مانگە نۆ تەرم بوونی هەیە. تەرمەکان کاری لەسەر کراوە بۆی کە فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان تەرمەکان بگەڕێنێتەوە. بۆ ئەم ڕووداوە دیارە 25 بێسەر و شوێنبوومان هەیە کە نوێیان لە ڕەگەزی مێیە و چەند مناڵێکی تایە بەداخەوە ئەوانیکەیان لە ڕەگەزی نێرە و بە کۆی گشتی دیارە ئێمە لە ساڵی 2021کانەوە و نزیکی 90 کەسمان هەیە کە بێسەر و شوێنبووی ڕووداوەکەن. بەڵام دایمەن بۆ ئەم ڕووداوە نەخوازراوانە و بۆ کۆچی نایاسایی کاتی ویستکەوەی کە ئێمە بتوانین بگەین بە ئاماری ڕاستەقینە. ئەو هەر جەنازەیەک هەر خنکاوێک کە ئەدۆزرێتەوە ماوەی 2 هەفتەیان هەیە لەوێ وەکو جەنازە بمێننەوە. لەبەر ئەوە ئێمە پێویستەکە لەسەر ئێمە ئەم سامپڵی کە ئێستا وەری ئەگرین بۆ ئەم خانەوادانە دایکیان بێ یا باوکیان بێ ئەبێ لە خلالی 2 ڕۆژە بگاتە دەست کاگئاری پرۆفایلەکە بگاتە دەست کاگئاری ئەوان بۆ ئەوان ڕەوانەی کەن کەواتە ئەبێ زۆر بەسەریعی ینی ئێستا ئێمە ئەمڕۆ وەریەگرین ئەمڕۆ وعد نادەینکەوە ئێمە هەر بیستی تاوکەین بەڵام دوو بەیانی بە دڵنیاییەوە هەر بیستیمان تاو کردووە پشت بەخوا ئەگەر کێشەنەیەتە پێشەوە کێشەی تەکنیکی تەسلیمی کاگئاری و ئەوان کراوە لەوانەیە خانەوادەکان خۆیشیان زۆربەیان داوای نسخەیەک لە پرۆفایلەکە ئەکەن یا لە ڕێی کاگاری و ئەوانەوە تەسلیمیانەکرێ ئێمە لە تەسلیمیان ئەەکەین بەڵام بە هەر حاڵ لە ئەرشیڤە ئەمێنێتەوە ئەو پرۆفایلە هەر وەختێک کە داوای بکەن بۆ تەقی بەڵام ئەبێ زۆر بەسەریعی چکەم 2 هەفتەیە مەجال دوای ئەوە ئەنێژرێن ئەو جەنازانە کە نێژران تا 2 ساڵ ناتوانرێت دەربهێنرێتەوە. لێرەوە داواکاریم لە هەرسێ سەرۆکایەتەکەی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە بە دوواداچوونێکی جددیمان بۆ بکەن بۆ ئەم کەیسە بێنە سەرخەت بۆ ئەم کەیسە لە داوا لە سەرۆک کۆماری عێراقیش بکەن هەر خۆیان زەختێکی تەواو بکەنە سەر کۆنسوڵخانەی یۆناان لە بەغا بۆ ئەوی سەرەداوێکمان بەدەست بکەوێت بۆ ئەو بێسەر و شوێنانە ینی دڵی ئەو دایک و باوکانە کە لێرە ئامادەن هیچ کە لە چاوەڕوانیدا نەمینێتەوە بە حەقەت. نە ڕێگەی ئەوروپا چارەسەر نیە خەڵک بۆ دووشت کۆچەکە هەندێکیە لە بێزاریە هەندێکی لە بێپارەیە هەندێکی بۆ ژیانێکی باشتر حەول دەدا تەنانەت حتا بگرا و برای منیش زۆر کەسی کەش لەو کۆچبەرانە ینی بۆ ژیانێکی باشتر حەول دەدا دەڕوا بۆ ئەوروپا بەڵێ ڕێگە چارەی ئەوە ڕۆشتن نییە تو سەری خۆ لە وڵاتی خۆما هەڵگری بڕۆی بۆ هەندەران داواشیان لێ دەکەم لێرەوە هیچ کەسێک هیچ کە سوکارێک لە دوای ئێمە لە دوای ئەو ڕووداوە ئێمە جەرجی دایک و باوکی ئێمە سوتایی ئەو هەموو کە سوکارە بای خەڵکی تر هیچ کە نەسووتێ داواکارم بڕوا بە قاچاقچیەکان نەکەن کە لە تورکیا کورد بەدەستی کورد یعنی خۆی بفەوتێنێ بە پارەی خۆی ماڵی خۆی وێران بکە.